جگە لە خۆراک و ئاژەڵ و پەلەوەر لە ئێستادا لەلایەن کەسانی دەستڕۆیشت و بە شێوەی قاچاغ ئۆتۆمبیلیش بە شێوەی نایاسایی دەهێنرێتە هەرێمی کوردستان. ئۆتۆمبیلی مەلیکە یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی بە شێوەی قاچاغ و بەدەر لە یاسا و ڕێنمایەکان لە مەرزەکانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و لە ئێستادا بڕیاری دەست بەسەرداگرتنیان بۆ دەرچووە. ئەو بڕیارە کڕیاران و فرۆشاریانی نیگەران کردووە و دەڵێن پێویستە حکوومەت ڕێگە چارەی تریان بۆ بدۆزێتەوە و ڕێگە پێدانیان بۆ بکات. سەرەتا کە داخلیان کردن کێشی نەبووە لە سێ چوار مانگی ڕابردوو هەموویان داخل کردن تا ئێستا کێشی نەبووە. بەرپرسێکی هەشتێکی گەورەی لە پشتەوەیە قازانی تیابوو داخلی کردن. ئێستاش خەڵکی فەقیر کڕیوێتی هەموو خەڵکی فەقیری وەکو من و تۆ ئەو ئەوانی تر زەردمەندی یەکەمە. داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بەڕاستی بەداداتونێکی خێرا بۆ بابەتە بکە. ئەو سیارانش پێویستە وەک ئەو سیارانەی 2010 چاوێک لێ بکە حکوومەت. سیارەکان بۆ شێوازی سێفتیەکی باشانەیە، شێوازی سیارەکە مارکەیەکی باشە یابانی ئاسڵا هەم ئیسفادە خۆ من چەند ئیسفادە دەکەم من تا بۆیانی سیارەیەکمێ ئەگە بۆ می ئارمکە بۆ من حکوومەت زیاتر ئیسفادە دەکات. ئەو سیارانە ئێستا پێم وانی کۆنتڕۆڵ بکرێ حکوومەت سەکە حکوومەت باوەی لەوەی گەڕ بچیم عاش خەڵکی بدا کاکە دەبێت چارەسەر بکرێ. پێم وایە ئەو شتا ئەوە ناسێتە سەرێ خەڵک پارەشی زۆری بۆ سیاران داوە یەکێک لەوانە من خۆم کە ئێستا سێ چوار سیارەی مەلیکەم هەیە لەوانە باید دوی دەفتەرم سیارەی مەلیکە بێ من ناتوانم حکوومەت تەسمیمی حکوومەتی بکەم. بەپێی نووسراوێک کە داواکاری گشتی ڕاپەڕین ئاراستەی هاتوچۆی ڕاپەڕینی کردووە و تێیدا هاتووە دوای بە دوواداچوونیان بۆیان دەرکەوتووە. ئەو ئۆتۆمبیلانەی بە مەلیکە ناسراون بە شێوەی نایاسایی و بە قاچاغ و بە بێگ و مرگ هاوردەی هەرێمی کوردستان کراون و پێویستە دەستیان بەسەردا بگیرێت و ڕەوانەی سنوورەکان بکرێنەوە. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینیش دەڵێ هەموو جۆرە ئۆتۆمبیلێکی بێ تابلۆ و بێسەرەتا لەلایەن مەفرەزەکانیانەوە دەستیان بەسەردا دەگیرێت. ئۆتۆمبیلی کراون توێتاکراون بێسەرەتا هەمان مامەڵەی بێسەرەتان لەگەڵ دەکرێتکە بێت تابلۆ چکە هەر ئۆتۆمبیلێک هەر ئۆتۆمبیلە ماتۆسکیلێکی بێت تابلۆ یاخود تابلۆ هەڵنەواسی بێ لە سەر شەقامەکان هاتوچۆ بکە لە ڕۆشتندا بێ ئەوە دەستی بەسەردا دەگیرێ. ئەگەر ئۆتۆمبیلەکەی بێسەرەتا بێ ئەوە بەیانی ژمارە یەکمان هەیە و بەیان وە ژمارە حوتیشمانەیە کە مامەڵان لەگەڵ دەکرێت. بەڵام ئۆتۆمبیلی کە لەناو بازار پێ دەڵێن مەلیکە لە فەرمانگەی داواکاری گشتیەوە کتابێکمان بۆ هاتووە داوا دەکا هاتوچۆ مامەڵەی یاسایی لەگەڵ ئۆتۆمبیلانە بکات. بەپێی ئامارەکان لە ماوەی ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 7000 ئۆتۆمبیلی بێسەرەتا بوونیان هەبوو بەبێ ئەوەی حکوومەت ڕێگەچارەیان بۆ بدۆزێتەوە. ئێستاش بە شێوەی قاچاغ 16000 ئۆتۆمبیلی تر هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە. ڕێژەکەی بۆ 23000 ئۆتۆمبیل بەرز بۆتەوە. ئەوەی لەو نێوەندەدا زیادمەند دەبێت تەنها هاوڵاتیانی ئاساییە قازانج و خێرەکەشی بۆ کەسانی بەرپرس و دەستڕۆیشت و دەگەڕێتەوە کە بە پاڵپشتی ئەوان ئەو ئۆتۆمبیلانە هێنراونەتە هەرێمی کوردستانەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێیام.